مێژووی پەدەکە خەرمانێک لە تیرۆر و ڕەفاندن و زین پەدەکە ئەو پارتەی لە دروستبوونیەوە تا ئەمڕۆ مەقاشی دەستی دوژمنانی کورد بووە و لە ناو خۆشدا مەکینەی کەفکردن و لە ناوبردنی دەنگە ئازادەکان بووە. ڕای مزلوم کەر نیمە، ڕای مەزلومم زالم نیمە. لە تیرۆرکردنی ڕەوف ئاکرێیەوە تا سەردەش عوسمان و وەدار حسێن و شکوری زەینەدین و کەیسی زیندانیانی بادینان و ڕەفاندن و بێسەر و شوێنکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد نازنامەی ئەم حیزبن. سلێمان ئەحمەد هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسەکەمان ڕۆژنیوز لە پاش سەردانیکردنی کەسوکارەکەی لە یەکی تشرینی یەکەم بەرەو ڕۆژاوای کوردستان بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی لە شاری حەلەب کە بە ڕەچەڵەک خەڵکی ناوچەی جەندەرێسن لە عەفرینی داگیرکرا و پاش داگیرکردنی شارەکەیان لە ئاوارەی دەدەژین. لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەم لەلایەن هێزەکانی پەدەکەوە لە دەواازەی فیشخابوور ڕفێنرا و تا ئێستاش بێسەر و شوێنە. لە پاش 6 ڕۆژ لە ڕفاندن و بێسەر و شوێنکردنی سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسەکەمان ئاسایشی دۆک بە بڵاوکردنەوەی تۆمەتێکی ناڕەوا و پڕ لە چاواشەکاری هەوڵیاندا سلێمان ئەحمەد هاوشێوەی زیندانیانی بادینان سزا بدەن. بەعزێک لەمانە سیخۆڕ بوون، سیخۆڕیان بۆ وڵاتانی تر کردووە، بەعزێکیشان تێکدەر بوون، چەکدار بوون، هەوڵی تەقانەوەی باڵەخانە و لە ڕاگەندراوێکی پڕ لە چاواشەکاری و ناڕازدا ئاسایشی دۆک ڕایگەیان گوایە ڕفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانیەوە نییە و بۆ کاری نهێنی و نایاسایی بۆ پەکەکە هاتوچۆی کردووە. هەروەها بەڕوونی هەڕەشەی سزادانی ئەو ڕۆژنامەنووسە دەکەن لە سەر بنەمای ئەو تۆمەتە پوچ و ناڕاستانە. لە کاتێکدا سلێمان ئەحمەد ساڵانێکە بەبێ دابڕانکاری ڕۆژنامەوانی دەکات و ئەندامی کارایی یەکێتی ڕاگەیاندنی ئازاد یەرە ئایا لە باکوور ڕۆژهەڵاتی سووریا لە پاش داگیرکردنی عەفرین خێزانەکەی سلێمان ئاوارە دەبن و خۆشی بۆ کارکردن لە ساڵی 2010 ڕوو لە باشووری کوردستان دەکات. لەو کاتەوە بەبێ دابڕان وەک هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسەکەمان ڕۆژنیوس کار دەکات و هەڵگری ئیقامەی هەرێمی کوردستان و عێراقیشە. ڕۆژنیوس وەک ئاژانسێکی ئازاد و سربەخۆ لە سەروبەندی ڕەشبگیریەکانی پەدەکە لە بادینان و دەستگیرکردنی سەدان ڕۆژنامەنووس و سزادانی شێروان شێروانی و هاوڕێیانی بە سزای قورسی زیندانی لەسەر بنەمای تۆمەتی پڕوپوچ و ناڕاست وەک ئەرکی سەرشانی خۆی ڕووماڵی بەردەوامی دەکرد و تا ئەم ڕۆژ ڕۆژەفی سەرەکیە بۆی. ڕەفاندن و بێسەر و شوێنکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەدیش درێژکراوەی ئەم ڕەشبگیریەی پەدەکەی و تاکە هۆکار کارکردنی ئەو ڕۆژنامەنووسە سربەخۆ و ئازادی خوازەیە لە ئاژانسی ڕۆژنیوس ئەمانە ئۆتۆماتیکا بۆ زیندانیانی بادینانی داتاشی ئاڕاستەی سلێمان ئەحمەدیشان کرد و بە هەمان شێوە هەڕەشەی سزای قورسی زیندانیان لێکرد. پەدەکە مێژوێکی دوور و درێژی هەیە لە تیرۆر و سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان و دەنگە ئازادەکان لە پاش ڕاپەڕین و دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستانەوە شەپۆلی سەرکوتکردن و تیرۆری دەنگە ئازادەکان لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان و لەناو بادینانەوە سەری هەڵدا لە حاکم تەحسین و سادق سندی و ڕەوف ئاکرێیەوە دەستی پێکرد تا تیرۆرکردنی سەردەش عوسمان و وەداد حوسێن و شکوری زەینەدین بە ئەم ڕۆژەوە کە ڕۆژنامەنووسان قارەمان شکری و گۆهدار زێباری و شێروان شێروانی لە زیندانەکانی ئەو حیزبە قایم کراون و سلێمان ئەحمەدیش ماوەی 13 ڕۆژە ڕفێنرا و بێسەر و شوێن کراوە.